هەندێک کەس لەوانەیە کە تەعنیان لە شەخسیەتی بەرزانی داوە، ئەو نامانەی کە لەو سەردەمانەیان نووسیوێتی بۆ حکومەتی عێراقیە بۆ ئینگلیز کە نووسیوێتی من دڵسۆزە بم وەکو مناڵێک لە بەردەستی باوچێکی دڵسۆزە، ئەمانیان لەسەر بەرزانی کردوتەوە بەڕەخنە و علامەتی ئیستیفهامێک لەبەر چاوی کەسانێک بۆ نمونە خەڵکیی لەناو خەڵکی سلەیمانیا شتێکی وا سەیرە شخصیەتێکی وا بڵین ئەوە بنووسێ بێ ئەوەی تەماشای ئەوە بکرێت کە بخرێتەوە ناو سیاقی خۆی ئەو کەسانی کە لە ناو عەشیرەتە ئەژین، کەسێکی عەشیرەتی دەلۆ بێنی لە گەرمیان، یەکێکی تر بێنی نەورۆڵی بێ لە هەڵەبجە، یەکی تر بێنی لەو شار باژێڕێیان لە بالیسان لە خۆشناوەتی یان لە بەرواری باڵا بێنی، ئەمە زۆرتر تێگا وەک لەوەی کوڕێکی سلەیمانی یا هەولێر کە لە سەقافەتی شارە گەورە بووە. پاشان نێوانی سۆرانی و بەرزانیش کە ئەبینیتەوە، سۆرانی و بادینی، دیسان فەرقەکان جەوهەریترە بینیتەوە. خەڵکێک لە بادینان ئێستاش کە تێکەڵیانەوی 100 جار بە تۆڵێ غولامێتەمە، یعنی کۆیلەی تۆم، شتێک کە ئەڵێڵێ ئەزبەنی ئەز غولام، من غولامم، من کۆیلەی تۆم، چونکە ئەمە لە نەریتی قسەکردن و دابوو نەریتی کوردەواری لە بادینانە ئاوایە. کابرا کە هاتووە ئەمانەی لەسەر بەرزانی داناوەتەوە، وەکو نەوشیرا مستەفا نووسیوێتی ئەڵێ دائیمە بەرزانی ئەیود قوربان پێڵاوەکەتم، قوربان خزمەتکاریت دەکەم، قوربان فلانشتم، بێ ئەوەی بیجێڕێتەوە بۆ ئەوەی کە لەهجەی بادینان بۆ خۆی شخصیەتی بادینی لە ناو هەموو عەشیرەتەکانە. تۆ ئەمە هەر لەسەر بەرزانی حساب ناکەی، تۆ بچۆرە ناوچەکانی تر لە تەنیشتیان لۆلانی هەیە، زێباری هەیە، سورچی هەیە، ڕێکانی هەیە، ئەچیتە دەوروبەری ئەوانیش بە هەمان شێوە کە تۆ قسەیان لەگەڵاکەی تۆ ئەو ڕفتارانە بە هەمان شێواکەنەوە لە ناوچەکەی خۆیان. تەبعەن ئێستا نابێت گەنجێکی ڕێکانی بڵێم ئێستا لە دەرەوەی کابرا تۆ لە لەندەنەی بینی بڵێ ئەی بۆ فڵان کە زوانیە، نا لە ناو عەشرەتەکەی ئەمیش کە ئەگەڕێتەوە بە هەمان شێوە ئەبێ وا بڵێ من بۆ خۆم برایەکی هەڵەبجەیم زۆر لەگەڵا ئەگەڕا هەموو شتێک هەر پێوتم قوربان، منشتم بۆ ئەوەنداڵی قوربانوتی ئەی بڵم چی قوربان گیان، ئێوتم وەڵا خێرە بنووسێ هەر بنەڵەوە قوربان و فەقەرەیەکی گیانیشت بۆ زیاد کرد. لەبەرەوە لە ناو عەشایرە ئەم جۆرە شتانە شتێکی طەبیعیە. کابرا هاتووە لەبەرەوەی بەرزانی نووسیوێتی بۆ کابرای ئینگلیز لە نامەکەیە خزمەتکارتان بەرزانی، وڵات دڵسۆستانە بم وەکو مناڵێک بۆ باوکی، بۆ حکومەتی عێراقیشی نووسیوە لەو کاتی کە چەکەشی بەرامبەر هەڵگرتووە. ئەنجا بەرزانیەک بەم گەورەی خۆی بەم کاریگەری و دوای ئەم سەرکەوتنە گەورەش کە ئێڵێم 120 کەسی لە خەسمی خۆی کوشتووە لە عەسکەری حکومەتی عێراقی کە لە شۆڕشەکەی شێخ مەحموود ئەوەندەیان لێنە کوژرا بوو، 65 دیلی گرتووە لەمانە. ئاخرەمە کاریگەریەکی گەورە چۆن لەم سەرکەوتنەیان نووسێتەوە بۆ مدیری پۆلیسێک لە ئامێدی دڵسۆستانە بووم وەکو مناڵێک کە بۆ باوکێکی بەوەفا دڵسۆزە بێت. ئەمە بێ هەمووی بخێنەوە ناو ئەو سیاقەی خۆی بۆ ئەوەی ئێمە وەکو ئەهلی ئیسلام خوای گەورەکە فەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم، زوڵم و ستەمێک لە خەڵکی مەکەن بەوەی کە قەدری خۆی وەکو خۆی نەدان، چونکە هەموو کەسێک گەر لە جێگای خۆی داماننا وەصف و سیفەتەکەی کە زۆر جار باسەکەین و ئێمە بە هەڵەدا ناچین لە ئیش و کارمانە ناکەوین و ژێر کاریگەری خەڵکانێکی. ئەجد مستەفا وەختێک کە دێتەوە ئەم جارە وەکو نوێنەری حکومەتی عێراقی دێ بۆ لای بەرزانی و قسەی لەگەڵاکە، بەرزانی مزەکەرەیەکی ئەداتێ، یاداشتێکی ئەداتێ کە وەسیقەیەکی تاریخی مهم و پەیپێبردنێکی گەورەی مەلا مستەفایە قۆناغێکە لە قۆناغی شێخ مەحموود بەرەو پێشتر چووە. من باوکم خوای گەورە باوکی ئەوش بپارێزێ، باوکم عمری 87 ساڵە. لە ضمنی ئەوانەی کە لە مێشکی هەرچەسپی بوو، طبعا ئەو مەلایەکی تۆخ بوو، یعنی هەر تەیدی مەلا مستەفایە کرد، زۆر دژی جەلال تاڵەبانی بوو. دائیمە ئەیود مەلا مستەفا پێشەوەی بگەڕێتەوە شێخ مەحموود هەردوو عای بەسەرا خوێندووە، هەردوو عای بەسەرا خوێندووە توێتی خوایە ئەوەی من پێم نەکرا ئەم پێی بکرێ. جاوە تەمانێکێکە لە ڕیوایەتی کوردی کە هیچێ گومانی باشیان بۆ برد ئەنواع وەشکال شتی بۆ دروستەکەن. بە هەر حاڵ بۆ خۆی وەکو سیرەی تاریخی و قۆناغەکانیش وا دێنەوە بەرزانی بۆ خۆی ئەو فترەی ئەو قۆناغە لە مەتالیبەکانیشی دیارە کە وەکو تەجروبەی شێخ مەحموود چۆتە پێشووتر. بەرزانی کە مزەکەرەکەدا بە ماجد مستەفا بەم شێوەیە: نقطە یەکەم، دروستکردنی ویلایەتێکی کوردستانی
کە سێ لیوا کوردەکەی تیابێ کەرکووک و سلێمانی و هەولێر زائیدەن ئەو قەزا و ناحیانەی مووسڵ کە کوردیان تایە و هەمووشیان لەلایەنی وەزیرێکی کوردیەوە بەڕێوە بچێ. یعنی ئەو کەسەی بێ بە سەرۆکی هەرێمی کوردستانەکەش ئەوە فەهمەی بەرزانی لەو ساڵی 1943 ڕوتبەی وەزیرێکی هەیە کە لە بەغداش حکمی وەکو حکمی وەزیرێک لەوێ ئەندامە و ئەیبا بەڕێوە. دووەم، تەعینکردنی یاریدەدەری وەزیر لە هەموو وەزارەتێکە لە کوردەکان. یعنی هەر وەزارەتێکی حکومەتی عێراقی جێگرێکی کوردی هەبێ یان یاریدەدەرێکی کوردیشی تیابێ. ئەوەش دیارە دوور خوێندنەوەیە کە بۆەوەی هەموو کوردەکان فێری ئیدارەی وەزارەتەکانە بنەوە. بۆ نمونە وەزارەتی زەراعە لە بەغدایە گەر کوردێک نائیبی بوو فێرە بێ ئەوش چۆن ئیدارەی وەزارەتی زەراعە ڕۆژە لە ڕۆژان ببا بەڕێوە لە کوردستانە. سێم، زمانی کوردی ببێ بە زمانی ئیدارە و فێرخوازی لە هەموو ناوچەی کوردستانە، لە هەموو ناوچەی کوردیە. تەمان ئەو واڵێ لە بەرامبەریشە هەرچی تەوەرە باسەکانی بەرگری و کاروباری سەربازی و دارایی و پەیوەندی دەرەوە ئەبێ بە تایبەتمەندێتی دەسەڵاتداری مەرکەزی لە بەغدا. پێنجەم، هێنانەوەی هەرچی کەسێک کە دوور خراوەتەوە بەهۆی نائاسایەتی ناوچەکەوە و هەر کەسێک زیانی لێکەوتووە تەعویزی بدرێتەوە، ئازادکردنی هەموو ئەو کەسانەش کە گیراون، دەرکردنی عەفو عامیش بۆ هەموو کەسێک. ئەمە شتێکی زۆر گەورەیە. یعنی لە حوتی کانونی 1944 دوای ئەو بزوتنەوەی، دوای سەرکەوتن، دوای گرتنی ناوچەکە، دوای ئەوەی لەو مەحروم بوون و فەقیرەتی و ڕەش و ڕووتیە مدەی ساڵی نەبردووە، هاتۆتەوە بۆتەوە بۆ قووەت و نفوزەی کە سەر لە نوێ ئەم مەطالی بە کوردیانە ئەداتەوە. لەبەرەوە هی ئەوە نییە ڕێگا بدەین خەڵکێک بەرزانی بچووک کاتەوە لەو فترەیە بڵێ بۆ شخصیەتی خۆی وا کردووە یان بڵێ بۆ عەشرەتەکەی خۆی وا کردووە. ئەمە ئافاقی کابرا دەرەخا کە شخصیەتێکی وەها چۆن ئەم کاریگەریەی لەسەر ئەوە هەبووە لەو فترەی 1940 کە باسیەکەین و ئەمە تالیبانی ئێستا ئەو بەرزانی داوای کردووە لەو کاتە ئێستاش نە مەسعود بەرزانی نە جەلال تاڵەبانی وەکو کورد داوای ئەو مەتالیبانیان لە بەغدا نەکردوتەوە کە ئەوە 1940 بۆ ئێستا ئێمە لە 2007 64 ساڵی بەسەرە تێپەڕ و ئەوەش نییە بڵێ واقعی نییە قسەکان. ئەو زەمانە واقعی نەبوو. یعنی ئەو زەمانە گەر قیاسی کەینەوە شتێکی واقعی نەبوو بەرزانیەک لێرە بەس مەخفەرەکانی گرتووە و ئەو خەڵکەی دەستکەوتووە شتێکی وا دروست بە هێشتا ناوچەییە بەڵام مەطالیبی وا گەورە تەقدیم کاکە لە بەغداژە بێ نائیب وەزیرەکان کورد بن کەچی ئێستا خەڵکێ بە شەرمەوە داوای بەسیترین شە دەکاتەوە هی کەرکووک کە بەرزانی ئەو زەمانە کەرکووکی لە ڕیزاداناوە. ئەو زەمانە ژوە نەبێ نەوتی تیا کەشف نەبوو بێ. لەبەرەوە زۆر ضروریە ئێمە کە دراسەی شخصیاتی کوردی خۆمانەکەینەوە، تاریخی کوردی خۆمانەکەین وەکو ئەهلی ئیسلام کە دراسەیەکەینەوە ئەو فاصڵەی عەلەمانیەت بۆی دروست کردوین و ئەوێ ئێمە بباتەوە بەرەو میدیا و کەی خوسرەوە کە هیچی لێ نازانین خۆشمان هەڵپەڕین بۆ کاوەی ئاسنگەر و دوایی بۆمان ڕوونکەنەوە بڵێن وەڵا کاوە جاش بوو ئاسنگەرە زوحاک کورد بوو بمان هێنەوە ژێر سفر لە کاتێکا لەم لاوە ئێمە بە درخانی خۆمان و شێخ عوبەیدوڵڵای نەهری و عەبدولسەلامی بارزانی و مەلا شێخ ئیبراهیمی میلی و یا ئیسماعیل خانی سمکۆ و یا شێخ مەحموودی حەفید و یا قازی محەممەد و یایەکێکی تر لەمانەواز لێبێنینەوە بڕۆینەوە بۆ میدیا و کەی خوسرەوە کە خوای زانە لە پەڵە هەورای دۆزینەوە یا لە لافاوی چڵکاوی شوێنەکە یا لە تاریخێکە کە تێکەڵ بووە لەگەڵ تاریخی ئەفغان و پاکستان و تاجیک و ئۆزبەکە یان هەر شتێکی وەهمە بۆ ئەم خەڵکە دروست کراوە ئێمە کوڕی میدیا و کەی خوسرەوین سەیرەوەی کە مەلای عەمامە بەسەریش لە کوردستان دیفاعی لێکاڵێ بەڵێ میدیاوا بوو کەی خوسرە وابوو. ئەوە بەڕاستی حاڵی نەبوونە یان قبولبوونی چاواشەکاریەکە کە بگەڕێنەوە بۆ ئێمە ئەم سەیری ئەوواکەینەوە کە ئەو نانە ئەمڕۆ لەخوانە ئێستا ئێمە ئیمتیدادی ئەو تاریخین کە ئێستا باسیەکەینەوە ئەمە 150 ساڵە ئیمتیدادێکی بەردەوامە لە سیاقی یەکتراین قۆناغەکان یەک بەیەک هاتوونەتە پێش. ئەمە تەڵەن خاڵێکی گەورەیە